سڵاتان لێ بە بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕۆماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. کەرتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئەو لە تەواوی دنیاکێکە لە بنەما سەرەکیەکانی پێشکەوتنی ئابووری هەرگەلوونەتەوەی بەتایبەتی لە وڵاتانەی کە تاک سەرچاوی داهاتنی یاخود بە جۆرێک لە جۆرەکان ئەو وڵاتانەی کە تەنها پشت بە کەرەسەکانزایەکان وەکو نەوت و ئەمانە دەبەستن. بەتایبەتی تر ئەم بابەتی پەرەبێدانی کشتتوکاڵە دوای بڵاوبوونەوەی کۆرۆنا و دابەزی نرخی نەوت دیمەن و ئاراستە ئابوووریەکان لە تەواوی دنیا بەو شێوەیە کەوتەوەکە دەبێت لەمە دووە کەرتی کوشتتوال کرێ بە سەرچاوێکی دیکەی داهات لە پاڵ کارتەکانی دیکەیتە. ئەم بابەتە لە هەرێمی کوردستان چۆنە بەراورد بە ڕابردوو ئەم پلانە ئەم بەرنامەیە هیچ جیاوازێکی هەیە گرفت و لەمپەرەکانی بەردەم کەرتی کوشتتوکاڵ چییە؟ ینی ساڵانێکی زۆرە لەسەرم بابەتە قسە دەکرێت کە دەبێت فعلەن کەرتی کوشتتوکاڵ ببێ بە سەرچاوێکی دا لە پاڵ کردەکانی دیکە. ئەمە بۆ نەکراوە ئایا بابەتەکە نەبوونی بودجە و چۆنەڵی نەبوونی عقلی سەرمایی بەشەری مرۆیی ئێمەیە یاخود بابەتەکە ئەوەیە کە دەبێت هەنگاو بە هەنگاو لەگەڵ و پێشکەوتنانی کە لە تەواوی دنیا ڕوودەدات ئەزمموی ئەوانش بۆ ئێمە گرنگە و دەبێت وەبەرێنانی تێدا بکەین. حتمما لەسەر هەموو ئەم بابەتانە بابەتی ئاسایشی خۆراک و گەرمی جوتیاران و بڕوو شێوازی وەرگرتنی ئەم گەرمە بۆ ئەم ساڵ کە ئێستا تقریبان خەریکە وەزی دانێوڵە لە چەند ناوچەیەکی هەرێم دەستی پێ کردووە. دەکەمە تەورێک وەڵامی زیاتر بە خۆشحاڵیەوە لە میوانەکەم بەڕێز کاکشاڵە و جەمال بەڕێبەری گشتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت هێرێم وەردەگرم. کاکشاڵە و سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بێت. دیمەن و ئاراستە ئابوووریەکە بۆ گرنگیدان با کەرتی کوشتتوکاڵ بەراورد بە ڕابردوو جیاوازێکی هەستپێکرایی وای تێدایە کە جێگەی تمۆحی ئێوە بێت وەکو کەسێکی معنی لە بواری کشتتوکاڵ. ئەتوانم بەڵێ بەراورد بۆ داتانی کە ئێستا لە بەردەستمانە لەگەڵ ساڵانی ڕابردووە لەم کابینی نوێیە خەڵک زیاتر ڕکردوتە کەرتی کشتتوکاڵ. دیارە یەکێک لەوانەی بەڕێزت قسە لەسەرکرد مەسەڵەن یەکێک لەوانە لە سەردەمی کۆڕۆناوە ئێستا بەهۆی ئەم جەنگەی کەوا دروست بوو بەرهەمە کشتتوکاڵەکان گران بووە زیاتر خەڵکیشکەی زیاتر هەنداوە کە ڕوو لە کەرتی کشتتوکاڵ بکە بتوانێت استغلالی زەویەکان بکە بۆ بەرهێنانی کشتتوکاڵی. سەرن لە ساڵانی ڕابردووە با بڵێن لە سنووری پارێزگای سلێمانی باشە پێش 3 ساڵ لەمە پێش هیچ پرۆژەیەکی بەرهێنانی هێلکەی خواردنمان نەبوو. بەس ئێستا زیاد لە 13 پرۆژە لەژێر دروستکردنیان دوانیش کەوتۆتە ئینتاجەوە کەوتۆتە بەرهەمەوە. بەڵێ ئەوانی تریش وا لە ئەوان کە ساڵ نابە تەواو بن ئەنی کە تەواویش بن بە ئینتاجیشی زۆر لە زیاتر لە پێداویستی پارێزگای سلێمانی بێ دوای توانێت هەناردی دەرەوەش یاخۆ شارەکانی ناوەڕاست خوار و عراقشی بکە. بە هەمان شێوە بۆ پرۆژە گاوداریەکان بە پرۆژەی ماسی هەروها بۆ دروستکردنی باخ یاخود بۆ چاندنی زەویەکان زیاتر بە بەرهەمە کشتتوکاڵی جۆرە جۆرەکان بەڵێ لە چاو ساڵانی ڕابردووە لەم کابینی نوێ زۆر زیادی کردووە خەڵکیشی زۆرتر ڕووی کردوتە ناو کەرتی کشتتوکاڵ وە ئەتوانم بڵێم لە ناو وەزارەتی کشتتوکاڵ گرنگیێکی زیاتر ئەدرێ بە بوارەکە بۆی زیاتر بەرە پێش بچێ. مێژۆکە ینی زۆر دوور نییە و زۆر نزیکیش نییە ماوەی 4 ساڵ ئەم کابینەیە دەست بەکارەوە یەکێک لە مەهامەکانی ئەم کابینەیە برەودان بوو بۆم کەرتانەکە بە ڕێزت ئاماژەت پێکرد. نەتیجەی بەدەست هاتوو چییە لە دوای ئەم 4 ساڵە؟ من ناتوانم بڵم بەگشتی لەوایە مەسەلەن بۆ منە ساڵانە بەرهەمێکی یەکجار زۆرمان هەبوو باشە لە گەنمە کە ئینتاجەکەەوە بە ڕێزت باست کرد لە مانگی 6ەوە دەستی پێکرد بە درێوی گەنم لە مانگی 5 شەولندی شوێنی گەرمیان دەستی پێکرد وام ساڵ بڵێن بەهۆی دواکەوتنی بارانەکە و کەمێک دواکەوتووە ئەوە بە هەزاران تەن گەنم بەرهەمێنرا حکوومەتی عراقی تەسەویستی تیا کرد ڕێژێکی بۆ دانانێک لەو ڕێژەیە زیاتر وەرناگرم و فترەکەی لەم لاوە هەنێکی لێ قرتاندو لەو سەریشۆنێکی لێ قرتان فترێکی کەمی دانا ئیترە بووە پاڵەپەستوەیەک لە شوێنەکان ناتوانرایە وەری بگیرێتەوەمانە زیادەکەی چی لێکرا جوتیار ناچار بوو بۆ نرخی بە نرخێکی کەمی بازار بیفرۆشە بە بازرگانەکانی ناوڕاست و خواری و عراق و وام بچن لە سایلۆکان بە ئەو ساعرێکە حکوومەت دیاری کردو بۆ نمونە بۆ تەنێک گەنم 500,000 دینار بوو ساڵانی ڕابردوو بۆ دەرەجەیەکەکەی ئەچوەریانەگە بەڵام خۆشبەختانە لەم کابینە لە 2 ساڵی ڕابردۆ پرۆژەیەک دروست کرا پرۆژەکە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕیکەوە بۆ هەر سەرتاپای هەرێمی کوردستان لە سلێمانی درا بە کۆمپانیایە کە ئەو بەرهەمە زیادەیە بکڕێتەوە لە سایلۆکانی خۆیان خەزنی بکە ئەوتە لە پیرەمەگرون لە 1-2 مانگی داهاتوە تەواو بێ و لە هەولێر دەمێکە تەواو بووە
ئەمە یەکێکە لە باڵێن لەو بەرهەمانەی ئەم کابینەوە هەر بە هەمان سعدی ئەوەی عێراق وەری دەگرێت یعنی ئەمەی خۆمانیان ئەوە ماوەتەوە لەم هەفتەی داهاتووە وەزارەت دانیشێ لەسەرەوە سعرێک دیاریەکەن کە هەردوو کۆمپانیای بەڕێز ئەبێ بەو سعرە وەری بگرێتەوە لە جوتیاران کە زیادە بوو بەڵام وا پێچێ سعرەکە زیاد کراوە لە حکوومەتی عراقی بۆ تەنێک کراوە بە 750,000 ڕوونە و لە بازارە گرانترە لەو نرخە کەواتە خەڵک ئامادە نابێت تەسلیم بە حکوومەتیکە وا پێچە حکوومەتی عراقی وەزارەتی بازرگانی حکوومەتی عراقی زیادیکە بیگەێنێتە نزیکەی 900,000 تا میلیۆنێکی یعنی وا چاوەڕانەکرێت کە ئەو نرخە دەستکاری بکە ئەمانە بۆی کەوا تەسلیم بدرێت دیارە ئەو نرخانە دەستکاریکردنی و نرخانە کاریگەری شێبێت لەسەر ئەو نرخێکەوە هەردوو کۆمپانیان لە هەولێر و دۆک لەگەڵ سلێمانی کەوا وەریگرنەوە لە خەڵک ئایا کۆمپانیەکان ئامادەن ڕازی دەبن بەم نرخە ئەمە وەرگێنراوە دیارە لە مفاوزاتیان لەگەڵاکرێ باسم کرد هەفتەی داهاتوو وەزارەتی خۆمان بە گفتوگۆ لەگەڵ ئەوانە دانیشن و بڕیا لەسەر نرخێکە دەن کە لەم بابەتە ئەمە چەند پرسیارێکم دوور نەکەوینەوە ئەگەر بۆ نمونەم کۆمپانیانە بۆ نرخە ئامادە نەبوون ئەم گەنمە وەربگیرێت کەواتە هەر ڕێژەیە گەنم لە هەرێمی کوردستان بەرهەم هات حکوومەتی عێراق پابەندە بە وەرگرتنی بۆ ئەم ساڵ من وا پێچێ ئەم ساڵەکە بەدەر لە بەرنامەیە باشە ینی ساڵان بە بەرنامە بووە با پێیان گوت خارجی خۆتە و داخلی خۆتە ینی داخلی و پلانێکە دانرا و داخلی پلانەکە چی بوو مثلەن 350,000 تەنی دانا بۆ هەموو هەرێمی کوردستان ساڵان ڕابردووا بوو لێما وەرگای تەزەخم دروستە بوو بەڵە تەزەخم دروستە بوو گەرمێکی زۆرمان هەبوو ئەمانە ئێمەش ناچار بینە سەر پارێزگاکانی هەرێمی کوردستان بەپێی ئەو ڕوبەری چەندراوە دابەشیکەین دیسانەوە لە هەمانە ناوچە بە ناوچە و کورتەکرایەوە بوو جوتیارێکی زۆر بێبەریە بووی بێبەشە بوو لەوەی کەوا بتوانە گەرمەکەی تەسلیم کە ئەمانە بەڵام ئەم ساڵ حکوومەتی عراقی لەبەرەوەی ڕوبەرێکی یەکجار کەم چێندراوە لە شارەکانی ناوەڕاست و خواروی عراقەوە وەکو زانیاریمان هەیە نزیشی 2 ملیۆن و دۆنم چێندراوە و وشکە ساڵی پار و ئەم ساڵش کاریگەری کرد لەوەش نیویان زیاتر تیاچووە بەڵێ ئێستا وا پێچێر ینی گەرمەکان نتوانێت لە سا 5 پێداویستی ناوخۆ پڕکاتەوە لەبەرەوە باشترین شوێنیش بووەوە پارێزگاکانی با بڵێ هەرێمی کوردستانە کە بتوانێت سود لە بەرهەمەکان بۆیە من پێم وابێ بەڵێ هەمووی وەرەگرێتەوە باشەمە لە ئالێ بە ساڵەکەم پلانە هیچ کێشێکی نەبێت دروست بێ بۆی کە هەم جوتیارەکە سوود بێ بەڵام دەبێت خەمە گەورەکە ئەوە بێ بۆن بەرەمە ناخۆ جوانێک ئێمەمانە کە کوڵەتی گەرم بە شوەیەکی باش بەرهەم دێت ینی بۆ بی لەوە نەکراوەوە کە ئەمە لە چوارچێوەی ئیسیسمار لە چوارچێوە بەرێنان ینی کاری لەسەر بکرێ بۆ منە بگۆڕێ بە کەرەسی دیکەی خۆراکی لە هەرێم یعنی ئەمە زیاتر قەزێ ینی خزمەت بۆ قەزێ ناکە کە پێدەوتێ زیاتنی داهاتی ناوخۆ بەڵەوە دیارە منەوەکو بۆت باسەکە مەڵەمە و پرۆژە گەورەی کاوار لە ڕێگەی کۆمپانیەکانەوە حکوومەت کە خۆی ناتوانێت ئەو کارە بکات لە ڕێگەی کۆمپانیەکان هاتەوەی بکاو بۆ چی بوو بۆ بە مقداری ئەوە ینی بۆ بەرهەمەی چەند وەرێگرن بۆ نونە نووسراوە لانی کەم نابێت لە 150,000 تەن کەمتر وەربگرێتەوە لە پارێزگای ئێرە و دووهۆک لە هەلووریش نابێت لە 200,000 تەن کەمتر وەربگرێتەوە ئەم بەرهەمە بە مقداری ئەمە ئەم بەرهەمە لە دەرەوە هات حەزەکەم زاد ئەن تا ئێستاش لە دەرەوە ئاردێ ینی بە مقداری ئەوە لە دەرەوە ئاردێن ئەلا ئاساس ئێمە لێگەڕێن بۆ ئەم ساڵوە وەکو جەنابەت باسیەکەین سەبەبی وشکە ساڵی ڕوودانی شەڕی ئۆکرانیا و رووسیا و بەرزبوونەوەی نرخی گەنم لەسەر ئاستی جیهان لە بۆرسای زۆر گران بووە ئەوە لێ بگەڕین بەڵام قسەمان لەسەر ساڵێن ڕابردوو یاخۆگەرم حاڵەتە ناسوورشتێ نەما بەڵێ حکومە بیری لەوە کردوەوە کەم بەرهەمە وەربگیرێتەوە لێرە و ئەنجە دوایی بەسەر ئاشەکانە بەسەر فڕنەکانە دابشکرێتەوە بە مقداری ئەوە نەهێڵدرێ ئەمە لە دەرەوە هاوردە بکرێ و پارە بڕاتە دەر وڵا کاشەڵا هەروەش پرسیارە بۆ مە جۆر و کوڵەتی ئەم گەنمە هەندێک جا بۆ بابەتی دروستکردنی نانەوەی کە لە زمانە عامەکەی پێدەوترێت گرفت و کێشەی علی دروست کردووە یعنی ئەم گەنمە هیچ کێشەیەکی هەیە بۆ ئەوەی کە بکرێ بە ئارد و جۆری ئاردەکە بە شێوەیەک بێکە بۆ دروستکردنی نان کێشە دروست ئەوە ڕاستی لە جۆری گەنمەکە کە چێنراو نەخێ باشترین جۆری گەنما کە تەکەیفی کردو لەگە ئێرە و هەروەها لەگەڵ نسبەتی ئاودانە وەروەها لەگەڵ هینی خۆرە ئەوانە لەگەڵ پلەکانی بەرزبوونەوەی پلەکانی گەرمایە ئەمە لە ڕووی نوعەتی گەنمەکە و گەنمیشی زۆر باش وەخصوصەن لێرە لە سلێمانی دوو کە ئێمە ئێستا هینمان کردووە ساڵەکە بەرهەمێکی زیاتری بنێتەوە دروستەکەین و دابەشەکەینەوە کە بۆ چەند ساڵی داهاتوو هەرهەمیە بێتە ئەو جۆرە بەرهەمە ئەمە لەواخی نییە بەڵام کەوتوتە سەر ئاشەکانیش یانی چی نسبەتێکی کەپەک کە لێ وەرەگرێ چکە ئەو گەنما برێتە ئاشەکان لە ئاشەکانی تر لەوەیە کڕێندرەیە
بۆ نوعا ئێمە توانین نوعەتێکی ئاردێک چی نوعەتێکمانەوە ئەومان لێ دەستکەوێت بەڵام وەکۆ ترێ وڵات پێزی نییە و لی دروست ناکرێەوە ئەمانە ئەوە بۆ ئەوە ئەکرێ ئەگەر لە دەرەوەش بێ وەکو چۆن ئێستاکرێ ڕێژەیەکی کەم بێندرێت تێکەڵی بکرێ ئەگەوە ڕاست بێ لە دەرەوە تێکەڵ بۆ گەرماڵ ئاردێکی ئێستا ماگانە دابش دەکرێت لە هەرێم هی بەرهەمی ناخۆی خۆمانیان لە دەرەوە دێت نەخێرەمە بەرهەمی خۆنا خۆمان نەماوە تاوە نەماوە باشە کەواتە لەگەڵ هەموو ئەمانی کە باست کرد بۆ برەودان بە کەرتی کوشت و کاڵ لە ئێستادا بەڕێژە ئەگەر پێم بڵێ ئاستی بەرەبنان لە کەرتی کوشت و کاڵی هەرێم گەشتەوە لە سەدا کەرتی کوشتکا کەرتیشی فراوانە با بڵێن جانبی نەباتی هەیە جانبی حیوانێکی بەڵێ لە جانبی ڕۆچەکە لەوێ شاردیسانەوە زۆر فراوانە یعنی با بڵێن ئەو بەرهەمە استراتیژەکانی وەکو گەنم و جۆیەکە یاخود نۆک و نیسک و دانوێڵەکان کاتسێنرێ بە ڕوبەریشی گەورە فراوانە سێنرێ بەڵام لە هەنێکیانە بەشی ناوخۆ ئینتازێسا ئەم ساڵ گەنم هەر عین شت ینی ئەمە تەسێوەمان نابێ بە پێداویستی ناخۆی پارێزگای سلێمانی ئەمە لێرە دابینەکەین ینی ئەم ساڵ باڵین پارێزگای سلێمانی پێویستی بە 200 تا 220 هزار تن هەیە لە ساڵێکە بە پێوەستان دەرەجیهانانەی کە بەکار دێت 9 کیلۆ بۆ کەسێک کە لە مانگێکا بیخوات ئەو خوشببختانە چەند بارانبارینی ئەم پێشبختە کە باری ئەمانە ئەوە کاریگەریشی زۆر زۆر باشە بوو لەسەرەوەیکەوە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی کەمێتیشەوە کاریگەری بێ لەسەر بەرزکردنەوەی ئاستی ئینتاج بەڵام ئەوەی کە جەنابەت باسیەکەی بۆ بەرهەمەکانی تر جیاوازە یعنی با بڵین بۆ بەرهەمی میوە ئەمە لە تریا لە سنی پارێزگای سلێمانێ بڵێ زۆر زۆر زیاتر بەرهەمەێنرێ بەڵام ناتوانم بڵم وڵا بەرهەمی قۆخ و پرسیارەکەم لەوەکەمان بەشەکە لە هەنارە جەنابتی ببینی زۆر باشە لە تەماتە و خیار و ئەوانە و سەوزەواتی ترا بەڵێ ئێمە لە کاتی مەوسمە سنوودی پارێزگای سلێمان هەتا هەرێمی کوردستانیش زۆر زیاتر لە پێداویستی ناوخۆ بەرهەمێنی وڵا پرسیارەکەم لەوە هاجانی گوێم لە لێدوانێکی وەزیری کوشت و کاڵ بوو کە لەم کابینێدا چەند مانگی پێش ئێستاگەر هەڵە نەبم باسی لەوەکە کە ڕێژەی ئاستی بەرەبنان لە کەرتی کوشت و کاڵی لە هەرێم لە ساسێ توانراوە بۆ لە سەدا هەشت بەرز بکرێتەوە ئەگەر ڕێژەکە ڕقامەکە هەڵە نەبم تێە مەسم یعنی ئامی کوشت و کاڵ بەڵێ جاوە بە گشتی بەڵێ ئەگە باسیکەوە مەبەسی لەوە بۆ چەندین پرۆژەی لەوە مەسەلەن پرۆژەکانی پەلەوەری بەڵێ ئێستا لە سنووی پارێزگای سلێمان یەکجار زۆر زیاترە لە ئەگەر بێت و هەمویان بە تاقی قسووە کار بکەن 2000 بەشی پارێزگای سلێمانیەکە پرۆژە گاوداریەکان مەسەلەن پرۆژانی تری هێلکە یاخود خانی پلاستیکی ئەمانە بەڵێ ڕێژەکە ئەوەنە زۆر بەرز بۆتەوە یعنی من تەسەوەرەکەم زۆر زیاتریشە لەو ڕێژەیە یاخود بەکارهێنانی زەوی کشت و کاڵیەکان بە ڕێژەشکی زۆرتر داچێنرێ بنەوە بۆم باسکردی کاریگەریەکان هەم کاریگەری فاکتەرە جیهانیەکان و تەسیریان کردو هەم لە ناوخۆوە ینی هەندێک هەیە چووکە خەڵک لە باتی ڕووبکاتە سەکتەرەکانی کرد وارداتیشی دەستکرد هاتو تۆ ڕووی کردوێت چەلگە کشت و کاڵەکان کە وارداتچی مسۆگەرترە خۆڕەنگە جۆر و چاندنی جۆری چاندنی بەروومەکان و بەکارێنانی زەویەکان بۆ سیفەتەی کە هەیەی ڕەنگە ئەگەرک و خۆی بەکاربێنێەوە جوتیار شارەزایکی باشی هەیە بێ لە بەکارێنانی زەویەکە لە شوێنی خۆیدا ڕێژێم داهاتە بەرزتریش کاتەوە بەڵێ بێگومان ئەمە پێڕکراوە جوتیار ئێمە ئەمەی هەیە کاگە ئێستا لەوەی بڵێم لەسەر بەگشتینە بەس لەسەر ئاستی نخبە و چەند ناوچەیەک یاخۆ بۆ چەند بەرهەمێک بەڵە جوتار وەعی پێا کردووە بەڵام ئەوەیە ئەوەی کەوتە وەستاوەتە سەر حکوومەت ینی سەر وەزارەتی کشت و کاڵی ئێمە کە ئەچیزەی جیهازی ئەرشادی زراعی ڕێنمایی کشت و کاڵی بە قۆترکان بۆی بتوانێت کە ئەم ئەوەی کە ئەتوانێت زانستیان چۆنە ئەوە بیگەێنە بە جوتیار چکە جوتیاری ئەمە بێت لە بەرچاوی خۆی بیبینێ مەسەلەن ئێستا باشترین ڕێگام ساڵەکە کە ئەرشێکی گەورەی ئەمەی بینینەوە چەند ساڵێکە وشکە ساڵی لەوەی درێژتریش بخایەنە بۆ ساڵانی داهاتوو هەروە دروستکردی ئەو ڕیزە بەنداوانەیە کە لە دوو دەوڵەتی دراوسی و دروستەکرێەوە لە سەرچاوەکانمان کەمترە بێتەوە ینی ئەمە ناچارین هەم سەرچاوی ئاوی لێرە سەرچاوەکانمان کۆ بکەینەوە لە ڕێگەی بۆند و بەندا و پۆنت و شتیوا کە دروستی بکەین هەم لە ڕێگەی ئاودێری بگۆڕین ئەو ڕێگە ئاودێری تەقلیدی کۆنەی کە خەساراتی شێکجا زۆری تیا بکرێ بە ڕێگەی نوێکە لە ڕێگەی ڕشاندن بێ دڵۆپاندن بێ یا لە ڕێگەی کەناڵەکانی تری ئاودێریەوە بێ ئیتر ئەبێ ئەو ڕێگەی بگۆڕێت تا جوتیاری ئەمە بتوانێت بە کەمترین ئاو زۆترین ڕووبەر ئاودا هەروەها چاندن مەسەلەن چاندن لێرە چاندنی ئێمە تا ئێستا نەتواندراوە بەداخەوە جوتیاری ئێمە بۆ دانەوێڵەکان با بڵین قوڵایی کێڵان ئێمە فێری بکەین بڵین
ئەبێ قوڵایی لەوە زیاتر نەبێەوە لەوە زیاتر زەرری پێدا یعنی بەم ڕۆکە ئەبێت لە قوڵایەکی مەسلە بۆ نمونە گەرم و جۆ بێ قوڵایەکی سەحی هەبێ کە لە 7 سانتیمتر تا سانتیمتر زیاتر درێژە نەدا لەبەرەوە ئەم ئەو خاکەی بە پیتەی سەرەوە کە لە ڕووی ئۆرگانی عزیوە و زۆر تشکە پێکاتنی کردو لەگە خۆرا و ئەمە دەوڵەمەە بە قوڵایەکی زۆر کە چلانی بۆەکەی لەمە قەڵپە بێتەوە چێتە ژێرەوە ینی بۆی خاچێکی فەقیر لە ژێرەوە دێتەوە دەرەوە کە ئەو ئینتاجیتیانی ئەمانە بۆیە من پێم وابێ ئەما کەوتۆتە سەر دەستگای جیهازی ئەرشادی لەسەر ئاسی وەزارەتی کشت و کاڵ بتوانە بەهێزی بکات تاوەکوت ئیتر بە ڕێگەی لە ڕێگەکان ڕێگەی حەقل و تەوزیحاتوانە بێ کە بتوانێت جوتیاری ئێماگەدار کا لەوەی هەم دەست بە ئاوە بگرێ بەکەمترین ئەو هەم بتوانێت ڕێگای چەڵانەکانیان جا لە حێراسا بێ یاخو بەکارهێنانی کام بزورە باشە چینەوە تۆیەک باشە ماوەی کە مقاومەی پلەکانی گەرماکە مقاومەی ساڵیەکە ڕوونکردنێکی باشدا لەسەر ئەم بابەتە متەنەوەکردنی جۆرەکان و بەرهەمی کشتتوکاڵی بووە بە خەمێکی جددی وەزارەتی کشتتوکاڵ بۆ جوتێر ئێمە زیاتر فۆکسی لەسەر چاندنی گەرم و جوێ ینی ئەوەی کە ڕوبەرێکی زۆری زەکشتتوکاڵەکانی ئەمە ساڵانە بەمە دەکرێت کە ڕەنگە بکرێت بە بەرومی دیکە ینی بە داهاتێکی کەمتر و بە سود و قازانجێکی زیاتری ژانی بۆ ئابووری داهاتیمە بشکێتەوە پلانەکە بە دیاریکراوی چی ئەڵێ بۆ ئەمە زۆر ئاشکرا دیارە بۆ جوتیاری ئێمە مەسەن بەو ڕوبەرەیەک زافراوانە بەگەنم داهاتچێنە ئەوە لەبەرەوەی لە داهاتووە وەزارەتی بازرگانی عراقی ئەمەلێکی پێداوە کاڵی لێتەکردمەوە بۆ نەنرخەم ئابڕێمە قسەمان سە ساڵانی ڕابردووێت ئەمە وای کردو ئیتر جوتیارەکە کازانێت سەرچاوەیەکی بە بازارکردنی هەیە گەرمەکەی لێکڕێتەوە یاخود خەڵکیکە هەیە لە خواروێن لێکردنەوە لەبەرەوە هەندێکە بۆی کە بیچێنێ مەسەلەن ئێستا پەتاتەیشەکە لە بەرهەمانەی کە لە سنووری هەموو پارێزگاکانە هەرچێ پارێزگای خۆمانە زۆر بە ڕێژێکی بەڕوبەرێکی زۆر داچێندرێ بۆ چونکە هەم سەرفە بێ لێرەوە ڕۆ بە شارەکانی ناوڕاست و خواری عراق ومان ئێستا بەداخەو لەوە دێ بۆ ئێرە ئەوانە ئەمە هەندێکەیە بۆ ئەوە کە هەندێکە بوو ئێستا زۆربەی ئینەکانیشمان پیا بۆ مەسلەم کارگەی جپسی پەتاتەکە دروستێکەوە بەڵە چەندین کارگاوە ئەمە پێویستان بە ڕوبەری باشتر هەیە هەچەند پەتاتەیەوان جیاوازە پەتاتێکی پیشسازیە یان جۆرەکەی جیاواز لەگەڵ پەتاتێک لە بازارڕ خەڵک بۆ ئاعتیادیاخم بڵێ بشێوی ئاساییخوا بەڵام کە تۆ سەرچاوێکی بازار دروست بوو هەندێکی گەورە بێ کە ڕوبەریشی فراوان لەو نوع بەرهەمە بچەندرێ خاوەنی هیچ کارگە و ساتکەرەوەیەکی لە هەرێمانی بۆ نمونە کە بابەتی کشتتوکاڵی بەتابەتی گەنم بگۆڕێ بە کەرسی خۆراکی دیکە لە قوتونان و پێم وابێ کارگەی دۆشاوی تەماتە و تەماتی هەریر و هیچ شارە زۆر ئیسا دوو کارگەمان هەیە خۆشبەختانە بەدەر لەمە ئێستا چی کارگێکی دیکە لە کاردایە وڵا کارگە زۆرە بۆ هەندێشتێکە مەسەلەوە کارگەی جپسی پەتاتە هەیە و پەتاتێکی زۆر و هەر بگرە لەوەی لە ناوخۆیان نتوانندرێەوە بەرهەمیدرێ لە دەرەوە شاوردەیەەکە باشە لەو جۆرە پەتاتەیەکە خۆشببختانە توانی وامان کردو لەگە خاوەن کارگەکانە کە ئێمە لای جوتیاری خۆمان ئەو بزورەکان بۆ پایەکە تۆکان بۆ پایەکات و لێرە لەگەڵانە بە نێوەیەک لە ڕێکەوتنەکان سەر لە زۆربەی شۆن تاقیمان کردوەوە بەرهەمیان بۆهێنن ئەوانە بەڵام لە بارەکانی تر تا ئاستێکی گەورە نییە بەڵام تا ئاستێکی بچوو لەسەر پرۆژی بچووکی مامناوەندۆبانە بەڵە دروستکراوە لە هەندێک شوێن هەندێک کارگە دروستکراوە ئەمانە بەرهەمەکانمان بە سنعاتی غزاییەکەن بەڵام بە ببیشت سازیەکەن بۆی کەوا بەکاربێنەوە لە مەوسمەکانی ترا بەکاربێتەوە بەڵام ئەتوانم بڵێم ئاستەکەی لە ئاستی پێویستانیە هەروەها لە ئاستی بام زۆر سەرەتاییە ئینجینا بەرهەمێکی زۆری ترێمان هەیە ئێمە ساڵانە بە هەزاران هەزار تۆن ترێ هەیە یاخود هەنارە هەیە لە سنوورە لە دهۆک ترێکی یەکجا زۆر هەیە لەسەرەوە ئاستە کارگە دانەمەزراوەکە ئەم بەرهەمانە ئیتر بیکا بە دۆشا و یاخود بیکا بە باسوخ یاخود بە وشکی کاتەوە بە مێژی دەبێت ئەمە شانی ئەمە دەبێت کەرتی تایبەت کۆمپانیەکان ینی بەشداری کاران پێم حکوومەت نیکا باشە حکوومەت ناتوانێت و کارانە بکات لە بەرەوەی بێستافی بۆ تەینکە بە پارەی بە تەرخانکە ئەمانە بەڵام ئەوە لە ڕێگەی کەرتی تایبەتەوە بەس حکوومەت سەرپەرشتی بکە و کاراسانی بکە ئەوانە ئەوە باشترین شوێنەوە نموزە دیشمانە هەموو دنیای ئەوروپای غەربیەوانە لە بەرەوەی کەرتی تایبەت لەوێ بەقوت بوو ئەوە سا بزانە وڵاتەکانیشان چەند لە پێشکەوت کاکشڵەوە باسیەوە دەکرێت کە تیمی شارەزای نێودەوڵەتی بەدابەتی باسی هۆڵندا دەکرێت کە لە ڕووی کشتتوکاڵیوە پێشکەوتووە جەنابی سەرۆک وەزیران یەک دووجارێک چۆتە وڵاتە بۆ ئەوەی کە دەستی شارەزای ئەوان بهێنێتە هەرێمی کوردستان لە ئێستادا هیچ تیمێکی وڵاتە لە هەرێمدا کار لەسەر کەشتی کشتتوکاڵی ئێمە دەکات بەڵێ ئێستا توانم بڵم لە چەند جین لاوە هاتوونەتە ناو ئەوان هۆڵندەکان هاتوون هەم لە خانووی پلاستیکی هەم لە جۆرەکانی تری چاندن
ئەوانە هاتوونەتەنە سا لە شارە زۆر ئێستا پرۆژێکمان هەیە لە هینی تاقیکردنەوەیە کەوا چەندین بەرهەمیان ناوە ئەوەی کۆمپانیای گاردینایە بەڵێ ئەوێ لەسەر ئاستشکی بەرزتر بێنیانی بە ڕوبەری فراوانتر بتوانن بیتی زجاجی ئەمەی خانە شوشەیەکان دروست کرێ لێرە ئەوانەی کە تەکەیف کراوە مکەیف فەناوی بە سارد و بەگەرمانە بۆی لە ساڵێکە لە باتوی بتوانرێت وەک چۆن لە دەرەوە موسمێک بەکاردێنێ بتوان بڵێن سێ موسم چوار موسمتیا بتوانن بەرهەمەکان بەرهەم بێنەوە بە کوالیتیی باش بێ و ئۆرگانیش بێ واتە و خۆراکی کە پێشێدرێ ئۆرگانی بێن بە شێویی هیم بێ سروشتی زیاتر دەبێت دەستکاری ژینگە و ئاواکە بکرێ بۆ ئەم جۆرە بەرهەمەی خۆیەکانی دەرەوە یاخود ئاسایی هەر وەکو کوشتتەکاڵی دیکە دەتوانێت بکرێت خۆی چێ بێوانەی کاوان زیاتر گرنگی پێدەنەوانەیە کە لە خانووە شوشەیەکانە دروستیەکەن بەڵێ لە خانە شوشەیەکانە بەڵم ناتوانم بڵم سەڵ سەد ئۆرگانی دەرەچێ خۆی دروستکراوی دەستی بەشەرە ئۆرگانی نابێ بەڵام لە سەدانەوەت بەرەوسەری لەوەی ئەگەر بێت تۆ خۆراکەکەی بەڵێن پینەکەی ئۆرگانی بێ و یاخود ئەو خاکەی کە بووی دروستەکەی خاچێک بێت تۆ پێینی چیمیایۆمانی تا بەکار نهێنی بەڵام بەرهەم زیاترەدا لە بەروی شێوی چاندنەکەی هەڵواسینە وەکو تەماتەیەک وەکو خیارێک وەکو بامەیەک نێ لای خۆمانەکە لە ئازاب بکەوێت و بێت لە تەماتە و خیارکە پێشتر پێما بێ ساڵانی ڕابردووە مەکراوە ئێستا چ جۆرەی بەرهەم بەم شێوەیە دەکرێت بەڵێ ئێستا کاهوە کرێ قەرنابی تەکرێ بە ئێستا جەرجیرە کرێ ئێستا بڕۆکلیە کرێ بامیە کرێ بانجانەکرێ هەم بەرهەمەکانی تر کرێ سەرەتایکی باشە بەڵە سەرتاشی زۆر باشە بەڵام نەک بەو خانە پلاستیکیانی کە لای ئێمە هەیە بەداخەوە لەسەر ئاستی جیفانی ئێمە کراوە ینی فەلاحی کوردی لەبەر چەند جارێک ماڵی وێران کراوەمانە لەوەیە ئەو جیفانە گەرمەی نەبێ جناگات چیتە وڵاتان و لە بۆ خان و ینی بچووترین خانویان دەدۆنمە 22 30 کاکشاڵە ئەم بارەلاری کە کشتتوکاڵ ئێمە تێکەوتووە تەسەور دەکەی لە چەند ساڵی داهاتوودا ڕێک بکرێتەوە وڵایەوە وەساوەتە سەر چی هەم بە قوتی حکوومەت هەم بەهێزی حکوومەت لە دووجانبەوە لە جانبی جێبەجێکردنی یاسا و ڕێنمایەکانی لە جانبێکی دومی شێوەیە بتوانێت بەڕاستی هاندەرێک دروستکە بۆ ئەوەی کە کەرتی تایبەت و دەستیەوە بەرهێنەری دەرەچی بێ ناوخۆ بێ بێنێتە ناو کەرتی کشت و کاڵەوە چکە کەرتی کشت و کاڵەگەر بێت و لەسەرەوەی بە فڕیمی بچوو بە ڕۆقایی بچووکی ڕوبەری بچووکی کشت و کاڵی ناتوانرێت بەڕاستی بژێنرێتەوە بۆ لاسش کەشە بە تەکنۆلۆژیاکردنی و بە میکەنایزکردنی ئەم کەرتە لامیشی گرنگترەوەی ئەو بەرنامە و پلانەی کە لەم کابینەی ئیشی پێکراوە بە کابینەوەی بە ڕۆشتنی کابینە گواتنی کابینێکی دیکە سفر نەکرێتەوە ئەمەش خۆی گرفتە بۆ ساڵانی داهاتوو ئەمە کراوە بۆ منە لەگەڵاتنی وەزیرێک تەواوی بابەتەکان بەرنامەکان گۆڕاوە وەکوایە لە کابینەی پێشووتر هیچ نەکرابێ خۆی تا چەند گرنگەم هەمانگی هەبێ کاکشاڵاو بێگومان حەقا کابینی داهاتوو درێژە پێدەری کارەکانی کابینەیە بێ ینی لەو پلانانەی کە هەیە دراسە کراوە بیریشی لێکراوەتەوەمانە کە چۆن پێشەخرێ و چی پێشەخرێ مەسەڵ ڕکیزە سەرچەکان ئێمە چییە؟ ئێمە ئاومان هەیە ئاوێشی زۆرمان هەیە بەس پێویستیان بە کۆکردنەوەیە لەسەر چاویایی حکوومەتەکە خۆی ناتوانێت لە ڕێگای کەرتی تایبەتەوە ڕێگەی سەرمایهدارەکان و بتوانین یەک دوو پرسیارێکمان لەسەر زەوی کشتتوکاڵی بەرنامەکەم بەرەکۆتایی ئەڕوا بابەتی تەملیکردنی زەوی کشتتوکاڵی لە هەندێک شوێن و جێگا پرۆسەیەک هەبوو لە پێش قەیرانی دارایی دواتر قەیرانی دارایی پێما بێ بەهۆی سەربنەکردنی بودجەوە تیمەکان ناتوانانی ئەم پرۆسەیە بەرداوای پێبن ئێستا لەکوێ دەدای ئەم بابەتە یاساکار بەردەوامە تیمەکان هەر بەردەوام بەڵام بە ئاستێکی زەعیفتر بۆ چکە پێویستیان بە بودجە هەیە واتە تیمێک کاتچیە ئەم پاسە زەویە بۆ تۆ تەملیکە کە پێشتر عقد بووە باشکشت و کاڵی بۆ یاخۆ تەسوێ کراوەمانەوە ئێستا چێت ئەبێ پیا بچێتەوە ئەم تیمە ئەوە نییە ڕۆژانی کارکردنەکەی تەنها چوار سعات و 5 سعات بێ لێرە بچێتە یەکێ لە ناوچەکان بۆ نمونە شارە زوریا پێنجون وایە ئەن لەوێ ببمێنێتەوە تایوارە درەنگ وام تیمە پێویستی بەوەیە کە تۆ پاری جیفانی بۆ حساب بکەی پارە خواردنی بە حساب بکەی ئۆتۆمبیلی بۆ بگری کۆمپیوتەری بۆ دابینکەی ئازیزەی مەسحی بۆ دابینکەی وایە وە تیمەکە کەسێک و دوو کەس نێ لەوەی 5-6 کەس بن ئەمانە ئەمە پێویستی بەپارەیە وەروە دوای ئەو داتانی کە هێنێتەوە لە ئۆفیسەکە بێم داتا جارش کە داخل کرێتەوە وربینی پیا بکرێتەوە وربینی یەکەم نا وربینی دومیشی پێویستە لە ناو وەزارەت بکرێت کە خۆشبەختانە لەسەر وەزیری کشتتوکاڵ بەڕێزیان ئەم دەسەڵاتانی جارشکە جێڕایەوە بە پارێزگاکان یعنی بۆی نەچێ بە وەزارەت تەنها ئێمە لێرە تەطبیقی یەکەم و دومیشکەین و بینێت بە جەنابی وەزیر بۆ مسادقە کەم سادەقی لەکرێک سەر ڕوانەی تاپۆکانەکرێ بۆی تەسجیل بکرێت و هیچ ژمارەی لایە کاکشاڵاو کە لەماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو ئەوەندە زەوی تاپۆکرابێ بەڵێ لەوانە بۆمان هاتەوە لە
ناحی مابرین لە قەزای چوارتا لێ بمان هاتەوە لەم بینەشە پارۆپێرارەمە یاغزەلەرمان کرد ئەوانە و بە وردی ئەکرێ بەڵام ئەو پرۆسەیە بۆیگە بتوانانی کۆتایی پێبێنی ئەبێ بە حملە بکرێ بە کەمپینێکی گەورەی هەرەوەزی بکرێ و سەدان تیمی بۆ دروستکرێ و تیمانە ڕاهێنانیان پێ بکرێ پێشوەخت بۆی کە چوونن حەق لەو کەمترین هەڵیان توش ببێ جوتیاری ئەمە زۆر تامەزروی ئەوەیە کە بۆ نەزەبێ کشتتوکاڵەکەی بۆ تا بۆ بکرێ و ڕەنگە ئەو کات ئەگەر تۆ وەکو بەڕێبەری گشتی وەکو وەزارەتی کشتتوکاڵ ئەم بەڵێنە بێ بە جوتیارێک کازەوەیەکی بۆ تاپۆگەی ڕەنگە و ئامادە بێ خەرجی تاوی ئەو تیمەش ئەستۆ بگرێکە دەچێ زەوەیەکی بۆ تاپۆ ئەکا وانە ئەومان پێشنیار کردو وڵات جوتیاران بەڵێ بە قاتێک نە بە دایان قاتش ئامادەن چونکە من جوتیارێکی بەڵە بەڵ ڕاستە زۆر ڕاستە هاتوونەتە لای منیش لە باتی هینێک بێت دەجار هین ئەوە ما بەرز کردەوە بۆ حکوومەت بەڕاستی باشە ئەبێ حکوومەت لەسەرەوە ڕزامەدی لەسەر دەر ببڕێت تاوەکو تۆ وەسڵەکە دەیبوو جوتیارە مثلەن دە دۆنمی هەیە بۆ نمونە دۆنمێک بڵێ هەموو دۆنمێک 10,000وانە با بڵێنەوە 100,000 لە تێچوی تیمەکانەکە سەرفەکرێمانە بەڵام ئەوە بێ لە سەر ئاستی ئەنجومەنی وەزیران بڕیاری لێ بدرێن ئێمە کردمان بە پرۆژە نردومانەتە سەرەوە ماوێتەوەی بێ ئەنجومەنی وەزیران دەرچێکی یاسایی بۆ بدۆزێتەوە کە ڕزامەند بێ لەسەر ئەوەی کە لەسەر جیرفانی جوتیارەکان ئەم کارە ئەنجام بدرێن ئینجینا ڕاستەخۆی بڵین لە پارێزگەکان نەخێو دەسەڵاتەمان نێمە و کارە بکەین بۆ ئەوانەی کە زەوی کشتتوکاڵیان بەدەستەوە بۆ چەند ساڵێک کردویانە دواتر ئەتفای شاراوانی کراوە کەوتۆتە چوارچەوەی بەلەدیاتەوە جوتیارەکەیش قەرەبیەک نەکراوەتەوە ئێستا ڕەنگە چاڕێ ئەو قەرە بۆ ئەمان ینی یاساکە چی دەڵێ ساوا تازەترین نووسراو کە لە ئەنجومەنی وەزیرانەوە بۆمان هاتووە باشە بەڵێ پرسیاری ئەوەکە لە زیاتر لەگەڵ شارەوانەکانێتی کە لە چەندین ساڵی ڕابردووە بە هەزاران دورمیان بۆ کوژێنراوەتەوە کە کوژێنرایە ئەو زەویە کشتتوکاڵیتە سیفی کشتتوکاڵیتیان ناهێڵدرێ واتە تۆ تەسلیم بە بەلەدەیەکی بۆ مەبەستی کە داوای کردووە ئەڵێ بۆ تا ئێستا بەکار نەهاتوو ڕاستی شاوە ینی ئەگەر تۆ لە ساڵی 2010 داوات کردو ئەم 100 دۆنم زەوێت بۆ کوژێنرێتەوە بۆی کەوا بۆ فلان مەبەستەیە یاخود دروستکردنی باخچەیەکە دروستکردنی یاریگایەکە دروستکردنی مەکتەبێک و فەرمانگەیەکە یاخود ئیفراسکردنیەتی دروستکردنی بۆ گەڕەچەکە بۆ تا ئێستا بەکار نەهاتوە یان ڕاستشەکە ئەم چەند ساڵە بۆچی تا ئێستا بەکار کەگە بەکار نێنا بۆ داوات کردووە ئێستا داوایکی جەردی و مڵکاناکە لە هەمومان و بە تایبەتی ئاڕاستی شارەوانی و شارەوانیەکانە کام مڵکانە بەکار نەهاتووە هۆکارەکەی چییە و مەگە مەجای تابێ دیسانەوە سیفە کشتتوالەکەی بۆ بجێڕینەوە و لەلایەن جوتیارەکە بەکار بێنرێت بۆتە بڕیارەمە ئەمە ئێستا داوامان لێکە لە ڕووبارەکان چەندن و کاتەکان چەند لەکەیەوە ئەمە هین کراوە بەڵێ بەدان هزار دۆنم هەیە کاتەکەی گەڕێتەوە بە 6 دام و ینی بەشێکی زۆری ئەو زەبیانەی کە من ینی بەناونیشانی دقیق لامە شارەوانی هیچ بەکاری نێناوە هەر تەنها وەکو ناوەکە سووری بەلەدیات و تاو ینی هەم زەویەکە هەم جوتیارەکە وای کرد دڵی پێی خۆش نەبێ هەم لەلایەکی دیکەشەوە بەکار ناتووە خۆ دەبیانی سێغێکی بۆ قەرەبووشی نەکراوەتەوە ئەنی قەرەبۆ ڕۆژ بە ڕۆژکە دواکەوێ ئەزلی مسلی چێتە سەر و ئەوە لەسەر حکوومەت بارگرانیشی زۆرە تازە حکوومەت بڵێ لەوا پێسێتەوە بزانین ئەمانە بۆچی بەکانن هەچەندێ شتێکی هەیە بۆ ئەمە بۆ دەرەوەی بۆ شار و شارچەکان خصوصەوەی ئۆردوگان لەسەر دروستکراوانە ئێستاوە چەندین ساڵ نەمەوە پێش ینی بڕیارێکە بوو لە بینی بابڵین اتفاقیەکە بوو ڕێکەوتنێکە بوو لە بینی وەزارەتی بەلەدە وەزارەتی کشتتوکاڵ کە ئێمە ئەو زەویانەی کە لە ساڵانی هەشتا کە ئۆردوگاکان دروستکراون و لەوێ بەلەدەیان بۆ دروستکراوە بە قەرارێکی سەوری ئەو ساخ خێرای حکوومەتی بەعسەمانەکراوە نەگەڕاوەتەوە بۆ مافەقەت هیچ وەزارەتێک و سنووی شارەوانێ بە دروستکراوە بەڵام ئێستا سەدان دۆنم هەیە تا ئێستا لەبەردەستی جوتیارەکەیە لە ناسووری شارەوان بەسەر لەبەردەستیاتی و ناتوانێت هیچ کارێکی لەسەر بکە هیچ پرۆژێکی لەسەر بکە چکە کە تو ناسووری شارەوانەکانە خۆشبەختانە لەم کابینەوەمان کرد ڕوبەرێکی زۆرمان لە شارە زوو جێڕاوەتەوە ئێستاوە خەریکە لە شار و شارۆزیستەکانی کە تریش ئەوە ئەگەڕێتەوە سنووی شارەوانەکان بەرتەسکەکرێنەوە واتە و ڕوبەرە کشتتوکاڵیان ئاگەڕێنەوە شارەوانی ئەمەی قوبوڵە قوبوڵیانە بەڵێست من هیچ کات نەمادەمەی دواوتە لەسەر کۆی تەوەرەکە ئەگە شتێک ما بێ پێم بڵێ سوپاسانەکە مەڵای ترەوە دواوتەمانەوە بوو باش بوو خۆشبەختانە لەم مانگەیە ڕێژێکی باش بارانباری ئەو ڕێژە باش بارانبارینە وارووا لە چەند وای کرد بەڕاستی ئەم هەندێکی باش بوویکەوە چکاگە بێت و بەڕاستی نەباریان ئەتوانم بڵم بە $100 ملیۆن زەرەرەکەوت لە جوتیاران چکە ڕوبەریی یەکجار زۆر گەنمە بوو بەڕەڵاکرێت و بەکەڵچیەوە ناهارکە درێوی تا بکەی وەلام چەند ڕۆژێ ڕابردووشە بەڕاستی حکوومەت عراقی لەوێ بچێتە ژێرباری ئەوەوە
کە ئەو بەنداوانی دروستێکە ئەو ڕوبەرە ئەو پارە زۆری تەرخانی کردو بۆ دروستکردی مەنداو لە عراقا هەندێکیان هەرێمی کوردستانەگرێت. زۆر سپاس بۆ بەڕێز کاک شاڵاو جەمال بەڕێبەری گشتی کشتتوکاڵ لە پارێزگای سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت دووبارە بەخێر بێت. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکۆ بەرنمەیەکی دیکە بە هیوای کاتێکی خۆش بۆ هەمولایەک هەرشاد بن.